يا لا أعرف ولا بعرف. ورا ماشي. ورا شلون؟ لا في أحوال عمر دريج إن شاء الله. لا في لا أشيتك ورا بايان ما تيجي لما شوية ليرة داني شيء. بەناوی سەرۆکی دەستگاکەمان بەڕێزی دریس نێچیروان بارزانی پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە ئێوەی ئازیز و خۆشەویست لە مناڵانی چاوگەش و ئازیزی داونی گەرمیانەکەین خۆشحاڵین بەوەی ئەمڕۆ لە دووهەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە هاتوین لەگەڵ تیمەکەمان بۆ خزمەتی و دڵخۆشکردنی ئەم مناڵە چاوگەشانە و هیوادارین لەم ڕۆژەیە بەو کار و چالاکیانەی کە ئۆفیسی دەستگای ڕوانگە لە گەرمیان ئەنجامیەدا ببێتە مایەی دڵخۆشکردنی چەند ساتێکی ئەم مناڵە چاوگەشانە و جەژنانەی دەستگای ڕوانگەش ببێتە خێر و بەرەکەت بۆ ئەم مناڵە چاوگەشانە. ئەم مناڵە چاوگەشانە لە ڕاستیە تایبەتمەندی و جیاوازیەکەیان ئەوەیە خاوەنی ناخێکی پاک خاوەنی دەروونێکی پاکن کە جیاوازیان نەکاتەوە لە هەموو ئەوانی تر. دەستگای ڕوانگە ئەمە یەکەم ئیشی نییە، ئەتوانم بڵێم لە ماوەیەکی کورتی کارکردنی لە سنووری گەرمیان خزمەتێکی زۆری خاوەن پێداویستی تایبەتەکان و سەرجەم ئەو چین و توێژانە کردووە کە دەکەونە سنووری کاری بەڕێوەبەرایەتی گشتیمانەوە. گەلاوێژی بەربەیانی کاڵە بەکاڵێ گەلاوێژی بەربەیانی کاڵە بەکاڵێ هەسێرە گەرسی ئەشمانی کاڵە بەکاڵێ هەسێرە گەرشی ئەسمانی کاڵە بەکاڵێ هەروا دڕوادە لێ خۆری کاڵە بەکاڵێ هەروا دڕوادە لێ خۆری کاڵە بەکاڵێ ئازی سوخوادم نەگۆری کاڵە بەکاڵێ ئازی سوخوادم نەگۆری کاڵە بەکاڵێ